تەوەریەکەم بە میوانداری بەڕێز ژیوار جەلال خاوەنی کۆمپانیای گەشتیاری باس لە گەشتەکەین. ئەو هاوڵاتیانی گەشتەکەن ئەو کۆمپانیانی کاروباری گەشتیاری ئەنجام بدەن بزانین هاوڵاتیان چۆن بڕیاری گەشت بدەن کۆمپانیەکان چیەکەن بۆ گەشتیاران ئەم تەوەرەیە زیاتر گەنگەشاکەین و گفتوگۆیەکەین. کاک ژیوار بەخێر بیت. بەخێرن کاک ژیوار. کاک ژیوار ئەگەر لێوە دەست پێ بکەین گەشت چییە؟ سبب بە گەشت ڕاستی زۆری زۆرە شێوکی ساد و ئانی خەڵکی بگە چوونی کەسێک لە ناوچەی بۆ ناوچەیشتر بەستی چێژوەگرتن بێ یان بەستی چارەسەری پزیشکی بێت یان بەستی بزنس بێ یان بخۆن. کاتە توانین لەو بەشانەی باست بڵین گەشت کاکشوان چەند جۆرێکە نەک هەری گەشتی سیاحی ئەوەی کە پێوتێت چێژوەرگرتن و کات بەسەبردن گەشتی بازرگانیمانەیە گەشتی ئاینیمانەیە گەشتی چێژوەرگرتنمانەیە گەشتی تەندروستیمانەیە ئەمانە هەموو جۆرەکانی گەشتن وانە سوودی گەشت چییە بۆ گەشتیار بۆ تاکی کۆمەڵگا؟ بەواستی گەشت بیری فراوانەکە واتە تۆ کاتێک گەشتێکی بۆ ناوچەیەکی جیاواز خەڵکی جیاواز بینیدەنەوەی جیاواز لە چەندها جۆری جیاواز کە ئەمەوە کە بیریکی فراوانترە هەبێت و شتەکان باشتر تێبگەیت. بۆیە بەڕای من زۆر ینی ئاستی ڕۆشنبیری تاک بەرزەکاتەوە بۆیە تا گەشتکی بەڕاستی کەمە. کاکدا لەبەرەی کۆمەڵگاییەمەوە خودی پاسپۆرتەکەشمان زۆر بەڵێ باڵێن لە ڕووی یاسانە دەوڵەتیەکانەوە زۆر ڕێگە پێدراونێ بۆ بەشێک لە وڵاتان بارەدۆخی داراییش خراپە کەمتر گەشتەکرێ و کللتوری گەشتکردن لە هەرێمی کوردستان لە بنەو تاکەکانی کۆمەڵگای کوردەواری کەمترە. مادام کەمتریشە کەواتێمە زانیاریشمان زۆر نییە. گرنگترین ئەو ڕێنمایانەی پێویستە کەسێک کە بڕیارەدا گەشتێک ئەنجامدات بە دەرەیەکاوی و گەشتانەشی کە گەشتی کات بەسەربردن بەدەر لە بابەتی ئاینی و تەندروستی دواتر بەسەرمانە. چی پێویستە چی بزانێت گرنگترین شتێک کە ئەو کەسی بڕیارێدا گەشت بکات ئەبێ چی لە بەرچاو دەگرێت؟ بڵێ پێویستە بە ڕاستی گەشتیارێکم شت کە بزانێ بودجەکەی چەنە کە سەرفیکە بەپی ئەو وڵاتەی کە دەستنیشانی کات بۆی بڕوا هەروها بزانانی ئەم وڵاتە ئایا لەگەڵ ئەوە ئەگونجیە یاخودنا واتە لەگەڵ بیر و باوەڕ و لەگەڵ تەبیعەتی کەسایەتی ئەو کەسایە گونجاوە بەم شێوەیە بڕیار بات. وە بەڕاستی دەڕووی ئەوە شۆکە بڵی ئاستی دارایی خەڵک خراپە ڕاستە ئاستی دارایی وەکو پێویست نییە لە ئێستاە بەهۆی موچە ئەو شتانە بەڵام زۆر جار خەڵکی خۆشمان بەڕاستی حەزی لەوەیە کە پارە لە هەنێشتی کە سەرف کاشتی لاوەکی ترن بەڵام لە گەشتا سەرفی ناکە کە بەشتیشی زەڕوری نازانێت بەڵام کە پاشەوەی کە جارێ دووجار گەشتەکە اینجا لە ئەهەمیەتی گەشتیەکە تا چەند زەڕورە ئەو کەسی کە بڕیاری گەشتەیە ئەو وڵاتی ئەچێ ینی شارەزا بێ بە وڵاتەکە بە تایبەت لە ڕووی کەش و هەواوە بۆ نمونە سەگم بێمە لای کۆمپانیەکەی ئێوە بەڵام ئەمەوێت گەشتێ بکەم بۆ دووبەی یا گەشتێ بکەم بۆ جەزیرەی کیش بە نمونە ئەمە لە مۆرزە دروستە یان ئەبێ من ئەو وڵاتانە هەڵبژێرم کە کەش و هەوایان لەبارە و جەوێکی فێنکی هەیە. پرسیارەکە زۆر جوانە بەڵێ ئێمە لای خۆمان ڕۆژانە خەڵک داوامانەیەکە بۆ دوورگی کیش گەشت بکەن پێی ئەڵێن کە لەم کاتەیە کەش و هەواکی گونجاو نییە تۆ لە گەرمای سلێمانی و ناوچەکانی خۆمان ڕائکێکی بۆ شوێنشی گەرمتر بەڵام بە نیسبەت دووبەیەوە خەڵک هەر ناچارە بڕابوو بە حکمەوەی کە دووبەی سنتەری بازرگانی تقریبان جیهانیە زۆر کەس ینی ئەڕا بۆ بزنس بۆیە جەوەکەی هەرچۆنێک بێت هەر ناچارە بەڵێ بەڕێکردنی کات و چێژوەرگرتن بێگومان ئێمە ڕێنمایی ئەوەیەکەن کە پێویستە توانێت وڵاتێکە هەڵبژێرێکە لەم کاتەیە فێنکە بۆ منە ئەگە بڵێن وڵاتانی چواردەورمان لە تورکیا ئێستا ناوچی ترابزۆن ناوچێکی زۆر فێنگ و خۆشە لە ئێران شیمالی ئێران لە لوبناان هەنێ ناوچی باشەوە ناو خۆشمان ئێمە گەشتی ناوخۆشمان مەسەلا بۆ ناوچەکانی کە فێنەکەن هەر لە هەرێمی کوردستانە بۆ ئەو کەسانی کە بای دەرەیان کەمترە ئەیان نێرین بۆ ئەو شوێنانەوەتە پێی هەموو ئاستەکان ئێمە پاکێزمان هەیە. بەڵێ تا چەند تاکی کوردی ئێمە هەر بەڕاست و کاکشوانوتی ئەم با بڵێن پرۆسی گەشتکردنی سیاحیە بە جۆرە لە جۆرەکان ئەتوانین بڵین تازە دەست و پەنجەمان تازە لەگەڵی نەرم کردووە چ کۆمپانیەکان چه هاوڵاتیان با جارە باسی هاوڵاتیان بکەین گەشتیار بکەین تا چەند گەشتیار ئەوەندەی ئێوە تەعاملتان لەگەڵا کردوون ڕۆشنبیری گەشتکردنیان هەیە هەر لەو ساتی کە بڕیارەدا گەشت بکە هەر لەو کاتی کە کۆمپانیایە گەڵە بژێرێ ئەو شوێنەی کە بۆی ئەچێ ئەو کە لەوێ ئەمێنێتەوە ئەو هەفتەیە ئەو دەڕۆژە و تا گەڕانەوەی تا چەند ئێمە ڕۆشنبیری گەشتکردنمان هەیە بەڕاست بڵێ
بخۆشحاڵی و لە ئێستا بەڕاستی هاوڵاتیان ئاستیان بەرز بۆتەوە چۆن هەر کەسێک کاتێک گەشت دەکە ئەتوانێت بێجگەلەوەی کە ڕێنمایی لە کۆمپانیەکان وەگرێ خۆشی مەسەلا لە ڕێی ئینتەرنێتەوە سەرچێ بکە بۆ ئەو ناوچەیە و کە بزانێت لە چ ئاستێکە بەڵام لەگەڵ ئەوەشدا بەڕاستی ئێشتا تاکان وەکو پێویست نییە بەڕاستی بەداخەوە بەڵام من ڕێنمایم ئەوەیە کە ئەو کەسانی یەکەم جاریانە گەشتەکەن هەڵبن بە گروپ گەشتکەم باشترە بەڕاستی تا ڕێنمایی وەرەگرن یان ئەوە تا هەموو ئەو ئوتێل و تکتی تیارە و پێداویستیانی کە لەوێ پێویستیانە بێ لێرە و پێشوەختە حیجزیکەن هەم بۆی نرخێکی کەمتر کەون هەم لە خاتری تووشی کێشەش نەبن بەڕاستی لێوێ هەر درێژە بوو بابەتە دێن چکە بەڕاستی من پێم وایە هێشتا هەر کللتوری گەشتکردن لە نێو کۆمەڵگەی کوردەواریە کەمام نیمانە بەڵێ بەنایسا لە کوردستان زۆر شوێنی فێن و خۆشمانی ئەبزانین چەند کەس لە شارەکان ڕووتیەکەن زۆر بکەن کۆمپانیاکان نابێت ڕێنمایەکی وردی کەسێ بکەن منم یەکەم جارمە هێشتا سواری فڕۆکە نەبووم دەچمە وڵاتێک میترۆی لێ بە حیاتی میترۆم نەبینی و سوار نەبووم ڕەنگە هەر نەزانم کارتی ئاسانسۆر بەکاربێنم لەوێ ئەم خزمەتگوزاریە لە کۆمپانیا گەشتیاریەکان لە هەرێمی کوردستان هەیە بۆ گەشتیارێک کە ڕەنگە پێی خۆش بێ گەشتێ بکا بۆ دەرەوەی وڵات یان ڕەنگە زۆر جار ناچار بێ گەشتی تەندروستی بێ مەجبور بێ بچێتە وڵاتێکەوە ئێوە ڕێنمانیان دەکەن بێگومان پێویستە ئەو ڕێنمایانە هەمووی بکرێت چکە گەرە ڕێنمایانە هەیە لای ئێمە هەیە نازانم لە هاوڕێکانی شم بەڕاستی بەداخە خۆش دەکێ لە ئێستا ینی ژماری نووسینگە کۆمپانیا گەشتیارەکان زۆر زۆرە و هەر شە مەسەلا بۆ نمونە لەوانی بۆ من بەستی تر بەکار بێت ینی تەنها من بەستیان گەشت و گوزار نەبێت لەم حاڵتەیە بۆیە زۆر جار ڕۆژانە کێشە دروستە بێتەوە هەم برادرانی گەشت و گوزار و هەم برادرانی کۆمەڵی گەشت و گوزاریش کە ئاراستیم کێشانە ئەبنەوەتە بۆ منە وەکو پێویست ڕێنماییان ناکرێت کەسەکان لە وڵاتانە تووشی چەندین کێشە ئەبن بۆ منە پێشتر نمونێ بێن وڵاتی میسر پێشوەختە پێویستی بۆ بوو مندوبی ئەو شەریکەیە واتە نوێنەری ئەو کۆمپانیایە لە میسر چاوەڕێکە بەڵام ئێستا بە خۆشحاڵی ئەوە نەماوە بەڵام کاتێک ئەو کۆمپانیا زانیاری لەسەر ئەوە نەبوو چاوەڕێی ناکرد ئەو کەسە ڕوبەڕووی زۆر دیپۆرت و گرت نەبوو یعنی زۆر ئەم ئیشە ڕاستە گەشت و گوزار لە ڕۆ دەرەوەکەی زۆر ڕێکی خۆشی هەیە بەڵام بۆ ئەو کەسانی کە لەناو بوارەکەیان و جێبەجێکەری کارەکان مەسئولیەتێکی زۆر گەوریانە سەر بەڵێ ئەمە سەبارەت بە گەشتیار بڵێ بابینە سەر کۆمپانیەکانی جەسە بینەرێک بەرنامەی ئێمە بێ لەوانەیە بە شێوازێکی گشتی باسەکەم لەوانەیە گشتی ئەنجامدا بێت لەگەڵ کۆمپانیایەک لەگەڵ نووسنگێکی گەشتیاری دنیای معاناتی هەیە ئایا بەڕاست کاک ژێوار ئەو کۆمپانیا و نووسنگە گەشتیارانی لە هەرێمی کوردستان هەن بەڕاست هەموو کۆمپانیا و نووسنگەیەکی پێرفێکتن بە پێی یاسا و ڕێنمایی و گەشتەکانیان بە زانستی ئەنجامەدەنیان تەنها بۆ قازانجێکی مادی و کۆکردنەوەی پارێ و ینی ئەوەندەی مەبەستیان پارەکێکەوە بابەتێکی گرنگە ئەوەندە مەبەستیانەوە نیە گەشتیار ئەو چەند ڕۆژ و شەوی لەگەڵیانە هەفتەیە کە دەشەو لەگەڵیانەیە چۆن کات بەسەرەبە بڵێ ڕاستی من ناکرێت مافی هاوپیشەکانم بخۆم واتە تەنها بڵێ متحی کۆمپانیای خۆمام کەم و شوێنەکانی کە فرامۆشکەم زۆر شوێنی باشی ڕاستی لە ئێستاە بەڵام هەموو شتێکش نرخی خۆی هەیە بەشێ لەو کێشانە بەڕای من بۆ گەشتیار خۆی جارمەوە کاتێک گەشتیار ئەتوانێت سی پاکێجی شوێنە جیاوازەکان نووسنگە کۆمپانیا گەشتیارەکان بکە کاتێک کە تۆ نرخێکی هەرزانتر بەڕاستی حجزەکەی بێگومان نەبێت چاوەڕێی ئاستی خزمەتگوزاریی کەمترکی تەنانەت هەر لە خودی مەسەلا ئەو کۆمپانیا و تراڤڵی کە لێشی حجزەکەی کاتێک کە تۆ بۆ نمونە ئەو چەند ئوتێلیشی بۆ داناوی ئەڵێ ئوتێلی یەکەمیان بۆ نرخێ ئوتێلی فڵانیان ئەو نرخێ تۆ ناکرێت بۆ من ئەو کەسی کە چەند دلارێک لە تۆ زیاتر ئەیە چاوەڕێکی وەکو تۆ هەمان خزمەتگوزاری پێشەش کرێت چکە ئاستی ئوتێلەکان جیاوازە لەبێ لەسەر ئەو شوێنەش ئەو تراڤڵەش خۆی زیاتر کەوتووە بۆیە ینی بەشێکی دوولایانی ئەتوانم بڵێم ڕاستە هەنێ شوێن هەیە بەداخەوە کە وەکو پێویستنی ئەو شتانی کە ئەیڵەن جێبەجێ ناکەن بەڵام بەڕای من گەشتیار پێویستە داوای گرێبەستێ بکە ئێستا وەکو خۆمان وەکو گرێبەستێکمان هەیە گرێبەستەکە لەگەڵ گەشتیارا جێبەجێەکەین ئەو ئیمزایەکە ئێمەش ئیمزایەکەین فلانشت و فلانشت ئێمە لەسەر لایانی ئێمەیە لایانی یەکەمە لایانی دوم ئەم شتانی لەسرە بەم شێوەیە بەڕاستی لەخوا بەزیای وەکو خۆمان زۆربەی کەسەکان ڕازی بوو ئەتوان شوێنەکانی گەشت سوود لەو ئەزمموی ئێمە لەو بوارەیە وەگرن هەر لە دەربارەی سەقافەی گەشتکردن گەنجێک ڕەنگە پێی خۆش بێ یەکەم جارە دەچێتە دەرەوە عایلەیەک خێزانێک ڕەنگە پێیان خۆش بێ بچنە شوێنێک بازار بکەن یەکێکی تر ڕەنگە حەزی لەوە بێ بچێت بۆ شوێنێک مەلەکردن و بینینی چیا و سروشت و جەنگەڵ کەواتە خەلەلەکە توانین بڵێن لە خودی گەشتیارەکەی هەر خۆی بزانێ جارە چی هەڵەبژێرێت چ جۆرە گەشتێک هەڵەبژێرێ بۆی لەوێ نێتەوە بڵێ وڵا خۆش نەبوو چکە و حەزی لە مۆڵێک بۆ وەڵامەوە بردووتانە بۆ نمونە بۆ شوێنێکی مێژووی و شوێنەواری بڵێ
ئێمە وەکو خۆمان ڕێنمایی گەشتیارانن کەین بەرنامەکانمان مەسەلا ئەدەین بە گەشتیار ڕۆژی یەکەمت فلانشتە ڕۆژی دووەم فلانشتە ئەم ڕۆژیانت ئازاد خۆ دەتوانانی مسابڕێتە دەرەوە و گەشتیاریش دوای ئەوە ئەتوانێت لێ مەسەلا بەشداری بەرنامەکانی ترکە ینی خۆی لەگەڵ گروپەکەیان نەبێت بۆی بەم شێوە زۆرترین ڕێنماییەکەین تا تووشی ئەو کێشانە نەبین. کاک ژیوار چۆن لە بانی لە بابەتی مقاولات و کۆمپانیەکانی مقاولاتە شتێک باو بوو پرۆژێک ئەم مقاول وەریەگرت تا ئەم جێبەجێ ناکرد چەند مقاولێکی کێ کردەها کڕین و فرۆشتنی پێوە کرایەوە یعنی وای لێ هاو لەسەر کوالیتی گەشتەکە کوالیتی ئیشەکە کەوت ئیشی مقاولاتەکە لە گەشتیاریشە بیستومانە و بینی ومانە گەشتیارە بووە بۆنونە لەگەڵ جەنابەت ڕوبەڕوو بوو لەگەڵ تۆ عەقدی کردووە بەڵام دوایی تۆ داوتە بە نووسنگەیەکی تر ئەو داوەتی بە کۆمپانیایەکی تر کە چوونەتە دەرەوەی وڵات ئەسڵەن لەگەڵ کەسێکی ترات یعنی تەحویلی کەسێکە کراوە کۆمپانیایەکی تر کراوە کە ئەم بابەتە هیچ ئاگای نییە تا چەند ئەمانە لە هەرێمی کوردستان لەناو بابەتی گەشتیاریە هەیە. بەڵێ ئەمە لە ئێستاە بڵێ تا ئێستش هە بەردەوامە بە حکمی چەند خاڵێک بۆ نمونە کاتێک کە بۆ منە گروپێک مەسەلا دروست دەکرێت یعنی بۆ منە 30 کورسی 40 کورسی لە هەفتێکە تۆ حیجزەکەی ئەم شتە لە خۆشمانەوە مەسەلا بۆ منە من کورسیمان حیجز کردووە لە سلێمانی بۆ وڵاتێک لەم کاتەیە ئێمە کە بەرنامێک دروست دەکەین ئینەوە بە هاوکارەکانمان هاوپیشەکانمان لە تراڤڵەکانی تر پێیان ئەڵێن ئێمە بەرنامەی شووەمان هەیە ئەگەر ئێوە بۆ نمونە گەشتیار بن بە ئێمە دیسکاونت بۆ ئێوەکەین لەم حاڵتیانە بە چەند تراڤڵێک بۆ منە گروپەکە ڕێئەخەن بەڵام گرنگ ئەوە نییە مەسەلا گەشتیارەکە کە بۆ منە لە ڕیکشەوە هاتووە ئێمە گرنگ دوجار ئێمە گروپێکمان دروستکردەوە بە ناوی سلێمانی بە ناوی هەولێرەوە بە ناوی کەرکووکەوەیە حەسەب بە ئەو شارێکی گروپەکەمان لێوە دەرەچێت بەڵام گرنگەوەی تۆ ئاستی خزمەتگوزاریەکان نەگۆڕێواتە کە تۆ بێگومان یەکەم ئەو خاڵانە بکو خۆی جێبەجێکرێ دوایی ڕێنمایش بە گەشتیار بدرێ بڵێ ئێمە ئەم گروپە تەنها تایبەت نییە بە ئێمە ئەم گروپە بۆ منە تایبەتە بە چەند کۆمپانیایەک گەشتیاری لەوانەیە شارەکانی تریشی تیاابێ ئەگەر تۆ ئەمەی پێ بڵێ گەشتیار تووشی شۆک نابێ بەڵام ئەگە بەڕاستی ئەمەی پێ نەڵێت کابراوە بزانێت بەس گەشتیاری خۆیەتی دوای ئەڕاتە ئەوە گەشتیاری شارەکانی تریشی لەگەڵایە ئەمە شتێکی ناخۆشە بێت کە دووبارە چێتەوە سەر خاڵەتی پێشووکە باس کرد کە ئەویش گۆڕینی قسێ و نەمانی متمانێ بە پاسپۆرتی عراقی هاوڵاتی هەرێمی کوردستان گریمان تۆزێک وەزعی مادی باشە و کاتیشی هەیە بێوێ گەشت بکات لە نووسنگە گەشتیارەکانی هەرێمی کوردستان بۆ چەند وڵاتی جیهان نەتوانێت گەشت بکات بەبێ کێشە سێکە لێرە ئەم خاڵە دەستخۆش زۆر جوانە ئەم بەنسبەت هاوڵاتی عێراقیەوە کاتێک هەیە گەشت بکات ئێمە بەڕاستی پێویستە گەشتیار جارێ سەرەتا بیر لە وڵاتەکانی چواردە وەرکاتەوە تۆ کۆمەڵی وڵات ئێمە هەیە مەسەلا گەشتکردن بۆی ئاسانە ئەو ئیمارەتە واتە دووبەیە لوبنانە میسرە ئوردونە ئەرمینیایە ئێستا بە خوشحاڵی جۆرجیا کراوەتەوە ئازەربایجانش بە نزیکانە بڕیار وایە بکرێتەوە تورکیایە ئەین تۆ ئەم وڵاتانت کە هەیە بەڕاستی گەشتی بۆ بکەیت سەرەتا پێویستە چەند گەشتێ بکەیت پاشان تۆ بیرلۆکەی تۆ کە بۆ وڵاتانی ئەوروپا ئەوانە تەقدیم پێی بەڕاستی واتە کە تۆ کاتێ پاسپۆرتەکەت ڤیزە هیچ وڵاتێکی پێوە نییە ئەڕێی پێشکەشی ڤیزاکەی بۆ وڵاتێکی ئەوروپی هەبێت چاوەڕێی بەڕاستی بە ئەگەرێکی زۆرەوە ڕەفزبی مەبەستەکەی من بەو شێوەیە بوو ئێستا من بە پاسپۆرتی عێراقیەکەم تەقدیم بکەم بۆ چەند وڵات دەتوانم وەکو گەشتیاری ڤیزە مەدەنێ یاخود بێ ڤیزا ڕەنگە بتوانم گەشت بکەم بەڵێ لە وڵاتە سەرەکیانەی کە لێستەیە بێ ڤیزەیە لوبنانە کە ڤیزەی هەڵگرتووە مالیزیا هەر لە کۆنەوە هەر ڤیزەی هەڵگرت بوو ئەمانە کە بێ ڤیزەن وڵاتەکانی تریش بۆن مونە کە وەکو ئاماژەم پێکرد لە پێشترە ئێران بەڵێ ئێرانیش هەر بێ ڤیزەیە بەڵێ تورکیا و ئیمارات و ئەمانەش بەڕاستی ڤیزەکەیان ئاسانە تا بەتایبەتی ئیمارات و میسر و شەرقی ئاسیا کاگدانە زۆر دەبینین مالیزیا تایلەند و بەگشتیە وڵاتانەی ترکە لەوێ هەن مالدیف سریلانکا و مالدیڤ شەر ڤیزەی نایە بۆ عێراقی بەڵێ ئەوێش هەر گەشتە کرێ ڕێگە خرێگە گروپ هەبێ خەڵک خواستی هەبێ لە مالدیڤ زیاتر بۆ شەهر عەسەل ینی هاوسەران بەڕاستی زیاتر بۆ شەهر عەسەل ئەڕۆن لەبەروی خۆی ینی بۆ ئەوە گونجاوە بۆ شەهر عەسەل زۆر شوێنێکی گونجاوە بەڵام زیاتری بڵێ گەنج سەفەرکە سەرفەری مالیزیاکەن یاخود ئەگەر تەحمولیان هەبێ مەسەلا 2 مانگ چاوەڕێکن بۆ ڤیزەکەیان ئەچن بۆ تایلەند وڵاتێکی خۆشە سعری هەرزانە بەڵام ڤیزەکەی بۆ عێراقی زۆری پێێت چونکە سەفارەتیانە ناو عێراقانیە کاک ژیوار زۆر جار لە گەشتیار بیستومانە و خۆشمان ینی لە کەسی و هاوڕی نزیکمان بیستومانە ئەڵێ بۆنونە من نیەمە کۆمپانیاکەی تۆ عەقدەش واژۆکەم کە لەگەڵ جەنابتانە
ڕێبەرێکتان بۆ داناین بەڵام ڕێبەرەکە لەوێ هەندێک بابەتێ گەشتیار داوایەکە یان شتی سەرەتاین کە پێویستە ڕێبەرەکە بۆی ئەنجام بە بەس لەوێ داوای پارێکی زیادەکە بۆ نموناڵە من نە ئەوە ناکەم ئەگەرەوە بێ 20 دلارم بۆ ئەمڕۆ بۆ زیاکەن ئەوم بۆ بکەن یعنی تا چەند ئەم ئیستیغلالکردنە یا تا چەند ڕێبەرەکان ڕێبەرە گەشتیاریەکان لە وڵاتانی لەگەڵ ئێوە کۆنتاکتیان هەیە یا کە لێرەوە لەگەڵیانە ڕوا تا چەند بە پرۆفیشناڵی و بە زانستی بە فعلی ڕێبەرێکی گەشتیارین و لە بابەتی گەشت ئەزانن خۆی بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستانە بە عام ئەو کۆمپانیا نووسینگە و بریکارە گەشتیارین کە کارەکەن هەمووی مۆڵەت پێدراون واتە ڕێگە نادرێ بە شوێنێ مۆڵەتی نەبێ و بەجددیش بەڕاست بەعام خەڵک ئێستا ینی ئەو شوێنانی کە دەمێکە لە بوارەکەیان و کارەکەن زیاتر خەڵک بۆ شوێنانە ئەڕوە بۆیە کە ئەم کێشەیە زۆر کەم بۆتەوە لەبەرەوەی جاران ڕاستەکەی خەڵک هۆشیاری ئەوەی نەبوو پێشتر ینی زۆر پرسیاری نەئەکرد زۆشتی نەئەکرد کاتێک کە وڵاتانە تووشی ئەمما بوو واتە کابرا لێرەوە ڕێکلامێکە نرخێکی زۆر هەرزانتری داناوە لە ڕکابەرەکانی کە بەڵام کاتە کراچتە ئەوێ لە شتیکە حەقیلەکەنەوە لە بەرنمەکەی حەقیلەکەنەوە بەڵام ئێستا زۆر باشە بەعام گەشتیا پرسیارەکەڵێ ئەمە چۆنە چی ئەبێتە خۆ ئەم بەرنمەیەوە کە تۆ بە تەفاصیل هەموو پاکێجەکەتدایە ئەو کاتە گەشتیاری تووشی ئەو کێشێنەوەتە بەشێکی زۆری پێویستە ئێوەی ڕەنگەیان کاریش بەڕاستی ڕۆڵتان هەبێت لەمەیە کە بواری ڕۆشنبیری تاک لە بواری گەشتکردنەوە زیاد بکەن چکە ئەو خەڵکە و تاک و تووشی ئەم کێشانە نەبێ بەڕاستی ئەمە هەر لەسەر خاڵە بەڕاستی ویستم بۆ ڕەنگە هەموو ئیشی بەڕاستی کۆمپانیا گەشتیارەکان نەبێ هەرفای حەقە لە قوتابخانە یان ئەگەر لە یەکێک لە قۆناغەکانی ژگە یەک وانەش هەبێ یەک وەرزیش هەبێ ینی سەر لە وڵاتان هەیە کاکدانا کاک جیوار مەسەلەن تۆ گەشت بە وڵاتێکێکی جوگرافیای وڵاتەکە بزانە بەشی باکووری باشووری خۆرەڵاتی شارە ڕئیسیەکانی جۆری دراوەکەی جۆری زمانەکەی بەراورد بە وڵاتی ئێمە لە کاتی گرفت بوونا مەسەلەن تەبیعەت جۆری خواردن حەڵال و حرام بۆ کەسێک کە گەر مەسەلەن ئەو وڵاتانی کە بڵێن دینی ڕسمیان ئاینی ئیسلامی وەکو ئێمە مەسەلمانە ئەمانە گرنگن یانی شتی زۆر سادن بە تایبەت جاران ئەگەر گران بوو بێ ئێستا هەر لە ڕێی ئامێرێکی زیرەکەەوە کرێ هەموو ئەمانەیەک لای بکرێتەوە بەڵام گرنگە ئەمە بە گەشتیارەکە بوترێ بێگومان بە شوێنیان بڕۆ ئەمە چەند گرنگە ئەمە تۆزێک بێگومان زۆر گرنگە بە خۆشحاڵی و ئێستا بەڕاستی لە وڵاتانیشانی زۆر جار بۆ حساب بۆ کللتوری جەنابەکەن کللتوری کە تۆ کەسێکی هاوڵاتیش ئەڕۆیتە ئەوێ مسلمانی یان تۆ هەنێ خواردن هەیە نایخۆیت لە زۆربەی وڵاتەکانە بەڕاستی یعنی حسابات بۆ ئەمە کراوە بەشی ئەوە جیاوازە و بەشی ئەوە جیاوازە بۆیە تا ڕادێکی زۆر ئەمە زۆر فەرقی کردووە کاک ژیوار بەشێ لە کۆمپانیا گەشتیاریەکان لە ڕیکلامەکانیانە باس لە ویزەی بۆ نمونە شنگن یا گەشتیاری ئەو وڵاتانی کە ویزیان زۆر قورسە نادرێ بە گرنتی و بە لە سەداسەت و کەچی بەشێکیشان ئەمە ڕوونادا یا بەشە لەو کۆمپانیانە ڕیکلام بۆەوەکەن کە وڵاتنامەی وڵاتی دووهەمت واتە پاسپۆرتێکی ترکت بۆ ڕەگەزنامێکی دیکەت بۆ وەرەگرن کە بڵین لە ماوەی پێشوە کۆمەڵک وڵات هەبوون نامێناویان بەرم لێرەوە بەڵام بە پارەیەکی زۆر ڕەگەزنامەی ئەو وڵاتانیان بۆرگرتی ئەمانە تا چەند بەڕاستی لە واقعابوونی هەیە یا تەنها پارەکێشانەوەی لە خەڵک وشیاری هەبێ لەم بابەتەیە دەست خۆش بە پرسیارەکە بەڕاستی من پێویستە کاتی زیاتر بم پرسیارە بن بە حکومی زۆترین کێشە لە ئێستا کێشی هەڵاتیان ئەوەیە بەنسبەت ئەو دوو بوار و دوو بواری جیاوازە لە یەکتری بەنسبەت هەڵاتی نامەکەەوە خودت پاسپۆرتەکە ئەمە بەشێک لە وڵاتان وەکو چۆن بڵێ وڵاتی عێراق نەوتە فرۆشێ هەنێ وڵات هەن بە تایبەتی دروگەکانی کاریبی کە پاسپۆرتە فرۆشن ئەمەیان حکوومەتی ئەو وڵاتە خۆی بە شێوەیەکی یاسایی ڕێکی خستووە کە یەکەم وڵاتیان ساڵی 1970 بوو دەستی کرد بەم بوارە پاسپۆرتی وڵاتەکەی خۆی فرۆشێ بەڵام گرنگ لێرە تاک ئەم شتە بزانێ چۆن ئەم شتە ئەکا واتە کاتێک کە تۆیشی هاوڵاتی ئەتوی ئەم پاسپۆرتە تەقدیمکەی ئەتوانی خۆشت لە ڕێی حکوومەتی وڵاتەوە بیکەی بەڵام کە تۆی لای کۆمپانیایە کلای تراڤڵێک ئەیکی تەنها بۆ ئەومە بەستەیە کە ئەو گێنەرەکە بێ واتە هیچ کۆمپانیایەکیان هیچ تراڤڵ سەلاحەتی ئەوەی نی پاسپۆرت بۆ تۆ تەبعکە تۆ تەنها گەێنەرێکی لە نێوان ئەو هەڵاتی ئەو حکوومەتی ئەو وڵاتە بۆیە پێویستە تۆ ئەو ئیشە یاسایانەی کە لەسەرتە جێبەجێکی و گرێبەستێکی باوەڕ پێکراوە هەبێ ڕێنمایی هەبێ هەموو شتێک بوو ئەو تاکەی بەرامبرت بەڵام بەداخەوە لە ماوەکانی ڕابردووە کۆمەڵێ حاڵەتی وا ڕوویە کە ئەم پاسپۆرتە باش بەکار نەهێنرا بەڕاستی کە باش بەکار نەهێنرا ئەمە وای کرد کە
بەشێک تۆ پاسپۆرتانە ئێستا کە هەرچەنەوت ناوی ناهێنم بەس بەڕای من حەقە نایبێن بووی هەڵاتی تووشی کێشە نەبێ بەڵێ بێگومان لە ئێستا بەڕاستی مەسەلا دۆمۆنیکا بۆ منە هاوڵاتی پێویستی بە ویزەیە بۆی وڵاتە بەریتانیاوە بە نسبەت بۆ منە ساینکیت سەبوو کە لە ئێستا هەر ڕایگرتو بە هاوڵاتی عێراقی بێزگوی نرخەکەشی زۆر بەرزکردەوە لە ئێستا تەنها پاسپۆرتی ساینلوشیامەوە کە ئەویش بەڕاستێک بەم شێوەی ئێستا بەردەوام بێ ئەگەری هەیە لەوانە ئەویش لە داهاتوە هەمان چارەنووسی هەبێ ئەمە بە نسبەت لایانی پاسپۆرتەکەەوە بڵێ لایانی بێک عفو یەک شتێکەش هەیە پاسپۆرتەکە بێ تاکی هاوڵاتی یەک شتێکەش بزانێ بەڕاستی تاکی هاوڵاتی کاتێک کە تۆ ئەتوانی بڕ سەر وێبسایتی فەرمی وڵاتانە سێری نرخی پاسپۆرتەکەی کاتێک کە تۆ ئەڕۆیتە کۆمپانیایەک پێڵێ ئەم نرخە بەوە بۆتە ئەەکەم ئەبێ لیپرسی ئەمە بە چ ڕێگەیە بۆ مەکەی بۆچی ئەم نرخە لای تۆ هەرزانترە بلبەری بەشێک لە بەداخەوە ئەم قسەیەکەم بەشێک لە کۆمپانیاکانی هەرێمی کوردستانیش بۆ منە پارە ئەخەوێن بەو پارەی کە وەریەگرن بۆ پاسپۆرتەکە لە جاتیوی تەحویلی وڵاتیکەن و ڕاستەوخۆ دەستکەن بە کاروباری ئەو کەسە نەخێر ئەم پارەی ئەخەنە مەسەلا بازاری دلارەکەی پێڵێن لای خۆمان بۆ نمونە ئیشی تری پێوە ئەکرێ واتە تۆ دووسێ مانگ تەخیرەکەنت لە تەقدیمکردن بۆیە لە بەرامبەر ئەمە یاچن بنرخێکی هەرزانتر بۆ دەکەن هەڵاتی ئەم شتە نازانێ دوایی لەو سەرۆیانی پێ ئەزانێ ئەمە کێشی لایەنی پاسپۆرتەکە بوو لایەنی ڤیزەش بەڕاستی ڤیزە ئەبێ شتێک هاوڵاتی بیزانێ ڤیزە شتێکی ئەمنیە واتە پەیوەندی بە سەفارەتی ئەو وڵاتەوە هەیە تۆ تەنها وەکو کۆمپانیایکی گەشتیاری لایەنی ئەتوانین ڕێخەری دۆکۆمنتەکان بێ بڵێ تۆ دۆکمنتەکانی باشترین شێوە بۆ تەقدیمکەی بەم شێوەیە تا چانسی وەگرتنی زیاتر بێ بەڵام هاوڵاتی ئێمە بەڕاستی ئەمەیان ئەتوانم بڵێم خەتای هاوڵاتیان خۆیانە کە کاتێک ئەمان ئەیانەوێت ڤیزە بۆنە 15,000 تا 20,000 ئامادەن بن بە کەسێک بۆی ڤیزیان بۆگرێ بەڵام ئامادەرین بۆ منە چەند هزار دلار سەفەری چەند وڵاتێکی چواردەوری پێ بکەن تاکو پاشتر کە تۆ تەقدیمی ڤیزت کرد چانسی وەگرتنە زیاد بێ چونکە ڤیزە بە چەند ڕێکارێک ئەدرێ مانگانە سەدان هاوڵاتی لە هەرێمی کوردستان ڤیزەی شەنگن و ڤیزی وڵاتانی تر وەرەگرن ئەم کەسانە بۆ وەرەگرن بۆ کەسێکی وەری ناگرێت ئەم کەسانە بۆ ئەوەی کە پێداویستیە ئەگەر کاتە بەرنامەکە درێژ ببین پێویستەکان چییە تۆ پێویستە حساب بانکێکت هەبێ ئەمە یەک پێویستە وەکو هاوڵاتێک تۆ پشتگیریی ئیشی باشت هەبێ بۆ پێویستە بەڕاستی جوازەکەت سەردانی چەند وڵاتێکی کرد بێ کە ئەمانەتە بوو خۆی ئۆتۆماتیکی ڤیزە ئاسانە یاخود کە ئەو ڤیزی کە تۆ تەقدیم ئەەکەی بۆ مەبەستی کارێ بێ بۆ ئێوەی ڕاگەیاند کار ئەگە کۆنفرانسێک هەیە ئیڤنتێک هەیە لە وڵاتێکە تۆ بانگەشتنامەیەکە بۆ هاتووە لەم کاتێک تۆ پێشکەشی ڤیزەکەت دەکەیت بێگومان ئەوانە بین کە تۆ بۆ کاریشی ڕسمی ڕۆشتوی بەڵام خەڵکی ئێمە بەداخەوە کە هەوڵ ئەدا بە بڕێی بە ڤیزی گەشتیاری بڕوا کۆچ کات لە کاتێکە تۆ پێویستە ڕێگەی تر بەکاربێنی ئەمەیە بەڕاستی کێشەکان ڕووی زۆر باشە کاک ژیوار تا چەند کۆمپانیەکانی گەشت و گوزار لە هەرێمی کوردستان ئیشیان لەسەرەوە کردو کە گەشتیار لە دەرەوەی هەرێمی کوردستان بن شوێنە گەشتیارەکان و کاکشوان ئاماژەی پێکرد کە کۆمەڵێک شوێنی گەشتیاری باشمان هەیە یان نەخێر هەر خەڵکی خۆمانە برێتە دەرەوە و پاری لێرێ برێتە دەرەوە تا چەند شتەکە پێچەوانەی هەیە ینی ئێوە کۆمپانیایکی وەکو ئێوە هەم لە وڵاتانی دیکەشەوە گەشتیارە هێنن هەم لێرەشەوە گەشتیارە بن بۆ ئەوێ بڵێ بێگومان چەندین ناوچەی جوان هەیە لە هەرێمی کوردستاندا و ئێمە چەندین هاوپیشەمان هەوڵیاوە کە گەشتیار لە دەرەوە بێنێ بەڵام بەڕاستی وەکو دوو شتی شێ بەڕاستی وەکو لایانی حکوومەت وەکو لایانی بەڕێوەبەتی گەشت و گوزار زۆر هاوکارن لە مایە هانی خەڵکەدەن بەڵام لایەن دومیان بەڕاستی چەند لایەنیشکە هەیە کە بوونەتە باربەست ینی لەم بوارەیە کە بەڕاستی حکوومەتیش کەم تەرخەمەتیە لەمە چۆن بۆ منە کاتێک کە تۆ باسی سنووری ناوچی خۆمانکەین کاتێککە گەشتیارێک لە وڵاتی ئێرانەوە بۆ منە بیوێ بێت لە مەرزی باشمەخە بۆ منە داخڵ بێ ناتوانێت ئەم گەشتیارە بۆ منە پاسێکی مۆدل بەرزی بڕوا بە شوێنیا و بەخێر هاتنی بکە نەخێر تەنها ئەبێت لە ڕێی ئەو مەسلا پاسی ناوچەیەوە بەڵێ هێڵەوە بگوازرێتەوە کە بەڕاستی من بۆ شاری سلێمانی و بۆ ینی ئەم تەنها نمونێکی بچووک بوو ئیشێکی جوان نیە چۆ تۆ گەشتیارەکەیت یەکەم نەزرەتەوە لەبیا لە تۆی وەرەگرێ کە تۆ شارەکەتی بەو شێوە پیشانی بە پاسێکی مەسەلا کۆن و بچووک تۆ ئەی گوازیتەوە ئەمە بەڕاستی وە ئەکا کە گەشتیار ئاستی کەم بێتەوە بۆ ناوچەکانی خۆمان هەروەها شتیش کەش هەیە با لێرە باسیکەین ڕاستە من خاوەن هۆتێل نیم بەڵام ئەو هۆتێلانی لە کوردستانیشتان باجێکی زۆر ئێن پارێکی زۆر ئێن بە گاز بۆیە نرخی ژوورەکانیان زۆر گرانە
کاتیش کە تۆ بەڕاستی پاکێجە دروستەکەی لە هەرێمی کوردستاندا یعنی زۆر گرانتر ئەکەوێت لە وڵاتێکی چواردەور لە وڵاتی ئێران تورکیا لوبناان بۆیە ئەمە شوە ئەکە کە گەشتیاری وڵاتانە لە گەشتیاریش ئێرانی کە تۆ بتێ بیهێنی بۆ هەرێمی کوردستان لەوانەی بیر لەو کاتە بچێت بۆ تورکیا بۆ وان و بۆ ئەو شارانەی کە ئەین شارکەی باکووری کوردستان بۆ ئەو گونجاوتر و کەمتر بکەوێت. یەک پرسیار کاکشان بەسەر ڕوو ڕێزان باسی وتوت تا جیازەکەت ڤیزە و گشتی وڵاتانی پێوە بێ لەسەر بێ دوخولی و خروجی لەسەر بێ بۆ وەرگرتنی با بڵین ڤیزەی ئەو وڵاتانی کە بە قورسی ڤیزە ئەدەن باشترە. بە پێچوانی ئەمەوە هیچ وڵاتێک هەیە ئەگەر گشتی بۆ بکەیت وڵاتانی ئەوروپا یا وڵاتانی دیکە بەهۆی کە ڤیزەی ئەو وڵاتە لەسەر پاسپۆرتەکەتە بیکا بە ئەرقەلە ینی ڤیزەت نایەتی بۆ گەشتکردن بۆ وڵاتە ڕاستە خۆی ئەمەسێکی وا باوە ناو بەڵێ بڵێ خۆی هەنیشتێکی ئەڵم چی بۆ ئێران گرفتت بۆ دروستە بێ لە ئەوروپا و لە ئەمریکا خۆی شتێکی ڕاستی لێرە ڕاستە کەسانێکیشی سەردانی ئێرانیان کردو و ڤیزەشیان وەرگرتووە بەڵام لەبەر ئەوەی بەوە ئێران وڵاتێکی لە ئێمە نزیکە بەڵام کۆمەڵی وڵاتی کە هەیە بەڕاستی کە قورسترە ڕاستە ئەمە وەکو ڕاستمی شێوەیەکی فەرمینە بۆی خەڵکە خەڵەتیان ناگا بەڕاستی لەم شتە بەنت دەمی منەوەڕە وەکو شێوەیەکی فەرمی هیچ وڵاتێک ناڵێت کە من تۆ لەبەی گەشتی وڵاتە کردو ڕەبستێمێ بەڵام لە واقع ئێمەکە لە کارەکەین ڕۆژانە ئەیبینین گەشتکردن بۆ وڵاتی سووریا یاخود وڵاتی مەسا کۆریای باکوور کە هەنێ هەڵاتی خۆشمانەیە سەردانی ئەوەی کردو یاخود کوبا ئەم وڵاتان لە ڕووی سیاسیەوە لەگەڵ وڵاتانی وەکو ئەمریکا و هەنێ وڵاتی کە کێشەی سیاسیان هەیە قورسترە بێ ڤیزە پێدانەکەت بەڵێ بۆیە پرسیارەکەت تەواو زۆر باشە ئەوزام لە کۆتایی تەورەکەین بەس ئەوە ئەمە بە گرنگە زانەوە پرسیارەش بکەین گەشتکردن هەمووی خۆشی و چێژە یا بە فعلی ناڕەحەتی و عەزێتێکی تیانی من کە لەگەڵ کۆمپانیەکەیەوە گەشتەکەم چاوەڕێ نەبم تووشی هیچ کێشە و گرفت و ناڕەحەتی و بە پێڕۆشتن و ئاڕەقکردنەوە و چوزانم دەردی سەرێ بم یا بێ هەر چاوەڕێ خۆشی بکەم یا نەخێر گەشت خۆشی بەشێک لە گەشت ناخۆشی و ناڕەحەتیشی تایە ئەگەر قەزا و قەدەرێ نەبێ بەڕاستی گەشت 100% بۆ خۆشی بەڕای من بەخۆشیە لەبەر ئەوەی کە تۆ کاتێک بۆیتە لای من بۆ خۆت ڕاستە خۆ گەشت ناکەی بۆ ئەوەی جۆرترین ڕێنمایی و بکرێت و تا تۆ کاتێکی خۆش بەسەربەری ئەگەر من ئەو ڕێنمایی نەکەم کەواتە خۆ تۆ خۆش دەتوانی یانی ئەم کارانە جێبەجێکەی کەیتە لای من بۆی کەسێکی شارەزاتر لە بوارەکەی ڕێنمایتکە کەواتە پێویستە تۆ خۆشی بینی بە هەموو شێوەیەک کاژی وەربڕاستی نامەوێ ڕسکی خۆتان ببڕن بڵێ وە شتێکیش بە فەرمی بڵێن خەڵک دوایی بڵێ ئەو وایوت بڵێ ئەوەندەی تەجروبەت کردووە لە مەیدانەکەی هەواڵت بیستووە گەشتیاری هەرێمی کوردستان یان گەشتیاری باشووری کوردستان لە چه وڵاتێک زیاتر تووشی کێشە و گرفتە بن تووشی کێشە و گیر و گرفت بڵێ ڕاستی وەکو گەشتیار بڵێ لە ئێستادا لە تورکیا چێکی زۆر لەگەڵەکەنەوە بەڵام ئەوە بۆ چێ ئەمە بۆ گەنجێکە کە تەمەنی مەسا 18 ساڵ 19 ساڵە ئەگەر نا بۆ خێزان بەڕاستی ئمە ڕۆژانە گەشتەکەن و تووشی کێشەش نەبوون بۆیە بە گشتی لە ئێستا ئەتوانم بڵم شتەکان باشە بەڵام هەواڵاتیشە بێ بۆ من نەخۆی شتەکانی مەزبوط بێ بۆ ئەوی تووشی کێشە نەبێ کە ئەڵەم شتی مەزبوط بێت چۆنە بۆ من کە تۆ کاتێک ئەڕۆیتە هەر وڵاتێکەوە ئەمنیەتی ئەو وڵاتە بۆی هێتۆ بجێڕێتەوە ئەمە پابند نییە بە وڵاتێکەوە هەموو فڕۆکەخانەیە کەسی شتیا توانای هێتۆ بجێڕێتەوە با ڤیزەشە مەزبوط بێ بە هەموو شتێ بەڵام کاتێک کە تۆ داوات لێکاڵێ لە کوێمەین تۆ حیزی ئوتێلەکەتی پیشان بە کاتێک وڵاتێکی کە ئەڕۆی پێویستی مەسابەتە ئەمین ساحێواتە دڵنیایی تەندروستیە ئەڵێ ئەوە دڵنیایی تەندروستیەکە لەم کاتیا تۆ بێگومان بێ کێشە وەکو وەر ئەچێتۆ سەر پرسیارێکی یاکشوان کە تۆ ڕێنماییت کردووە بۆیە تووشی کێشە نابێ بەڵام ئەگەر تۆ ئەم ڕێنمایانەت لا نەبوو ئەگەری هەیە تووشی کێشە بی زۆر بەڕێز ژیوار جەلال خاوەنی کۆمپانیای گەشتیاری سوپاس بۆی لەم تەورەیە لەگەڵمان سپاسمانەکەی